طبعا زۆر بە دڵنیاییەوە ئەم یاسای قەرزە ڕنگدانەوەیە بێت لە قانونی بودجەی 2021 عێراق. ڕاستە ئەم یاسایە تەنیا بۆ 3 مانگە، بەڵام قانونی بودجە کە مانگی ئایندە دێتە پەرلەمانی عێراق بۆ کۆی ساڵی 2021 بە تێگەشتنی ئێمە بۆ دۆخی واقعی پەرلەمان و ئەم یاسایە و یاسای بودجەش ئەوە نەما کە هەرێمی کوردستان هیچ بڕەنەوتێک ڕادەست نەکا ئەوان پارە ڕەوانەکەن. بۆیە باشترین بژاردە ئەوەیە کە لە زووترین کاتا وەفدی هەرێمی کوردستان بڕوا تەعامل لەگەڵ واقعا بکا کە یاسای قەرزە کە ئەو بڕەنەوتەی دووشتی زۆر گرنگی تێ ئەم یاسا نەوتەکەی دیاری نەکردووە هەرێم چەندێک بدا، واتە بۆ مفاوەزاتی جێهێشتووە. هەرێم ئەگەر لەسەر 250,000 بەرمیل نەوت ڕێبکەوێ نیوەی داهاتە فیدراڵەکان ڕێبکەوێت کە ئەساسکەی ڕسومی گومرگیە ئەتوانێت پێداگیری لەسەر 12.6 ئینفاقی فعلی ئەم 3 مانگە بکە کە بۆ هەر مانگی 756 ملیار دینارە. بەمە هەرێمی کوردستان قازانجێکی زۆر باشەکە. ئەگەر ڕێنەکەوێت چی ڕواتە بە دڵنیاییەوە ئەگەر ڕێنەکەوێت بەغدا هیچ بڕەپارێک نانێرێ. ئەگەر مانگی 2 مانگ پێش ێسا وەک نمونە وەرگرین داهاتی هەرێم 270 ملیار بۆ موچە، داهاتی ناوخۆش بۆ موچە 120 ملیار بووە، کاتە تۆ 390 ملیارت هەیە بۆ موچە کە موچە 900 ملیاریەوێ کە ناتوانانی موچە بدەی ئۆتۆماتیکی داهاتە ناوخۆکەش دیسانەوە کەمترە بێتەوە. بۆیە هەرێم تووشی قەیرانێکی زۆر قوڵی دارایی چاوەڕوان نەکراوە بێت. تەمانە من دواتر کێشەی سیاسی و کۆمەڵایەتی و ناڕزایی ئەوانەشی بەدوایەت. بۆیە بژاردەی دروست لەم قۆناغا ئەوەیە وەفدی هەرێم بڕوات لەگەڵ عێراقا ڕێکەوێت. ڕاستە قورسە ئاستەنکی گەوریان لەبەردەمایە، چونکە ئەمان زیاتر لە 3 ملیار دۆلار نەوتیان فرۆشتووە بە پارەی پێشوەخت لە 15 و 16 و 17 ئەوانە نەوتی 2021 و 22 ئەوانیان فرۆشتووە. ڕاستە تورکیا اتفاقی 50 ساڵە و چیوچیان لەگەڵ تورکیا هەیە. تەنیا قازانجی کۆمپانیای وزەی تورکی لە ساڵی 2019 994 ملیۆن دۆلار بووە. ڕاستە لەوانەیە عێراق و خەرجە زۆرەی نەوتی قوبوڵ نەبێ کە ئەمانەکەن کە تەنیا لە ساڵی 2019دا نزیکەی 3 ملیار و 900 ملیۆن دۆلار بووە ئەم خەرجی سکیوریتی و خەدەمات و چیوانە. بەڵام هیچ دەرگایەکی تر نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ عێراقا بێ باش بە شتانی تر بدرێت. هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی زۆر گەورەی قوڵی اقتصادیە بێ کە زۆر خراپتر لە ئێستا. پێشەوەی پەرلەمانی عێراقی کۆی بیتەوە بڕیار لەسەر ئەو بڕیارەی قەرزکردن بدات. پێشتر نوێنەرایەتی وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ڕێککەوت بوون لەسەرەوەی 250,000 بەرمیل ڕۆژانە ڕادستی بەغدا بکرێت لەگەڵ نیوەی داهاتی سیادەکانی هەرێمی کوردستان. پێشتر ڕێککەوتونەوە بڕاوەتەوە، بەڵام ئەوە کوفشارێکی سیاسی هەندێک لەلایەنە سنی و شیعەکان وەکو فشار لەسەر هەرێمی کوردستان و وەکو بانگەوازێکی هەڵبژاردننی پێشوەختە ئەو بڕیاریان تێپەڕان دەگەنا پێشتر ڕێکەوتون و لەسەر ڕادستکردنی 250,000 بەرمیل ئەوە خواستی عێراقیەکان بە حکوومەتی عێراق بووە و نیوەی داهاتی هەرێمی کوردستانیش بامانشێەوە. پێشترش ڕێکەوتون لەسەرەوەی کە چاودێرەکانی عێراق بێن خۆیان بە حساباتی هەرێمی کوردستان دابچنەوە، هەم دەواازە سنووریەکان و هەم نەوتی هەرێمی کوردستانیش و راپۆرتەکان دیلیۆتشان هەمووی دیتیان پێشتر لەسەر هەم شتێک ڕێککەوتونە. ئەوە شتێک کە نوێ هاتارە و وەکو فشارکردنەوە وەکو بانگەوازێکی پێشوەختی هەڵبژاردن ئەگەرنا پێشتر حکوومەت هەرێمی کوردستان ڕازی بوو بۆی هەم داهاتی سیادی و هەم داهاتی نەوت ڕادستی حکوومەتی ناوەندی بکات. پێویستە دووبارە حکوومەت هەرێمی کوردستان شان بنێریتەوە بەغدا، دووبارە ڕێککەونەوە یان بزانن هۆکار چیەکە و پێشهاتە نوێ هاتە ئاراوە کە پێشتر حکوومەتی عێراق لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتون، بەڵام ئەوە چەند فراکسیۆنێکی پەرلەمانیە کە هاتوون دەستیان وەرداوەتە کارەکە و هاوسەنجەکەیان تێکدا. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق دووبارە بە ڕێکەوتنەکەیان دابچنەوە جێگیری بکەن تاکو بتوانین و قێرانانە چارەسەر بکەین. بێگومان هەرچیان قازانج دەبێنن حکوومەتی کازمی دەزانین لە پەرلەمانی عێراقی هیچ پاڵپشتی نییە و هیچ فراکسیۆنێکی لە پەرلەمانیە و هیچ ئەندام پەرلەمانێکی نییە. هەرێمی کوردستان ئەگەر پشتگیری مانەوەی کازمی بکاتەوە بەهێزی دەکات کەواتە چەند هەرێمی کوردستان پێویستی بە عێراقیش حکوومەتی عێراقیش پێویستی بە هەرێمی کوردستانە. تێکچووی ناوسەنجی لە هەموو لایەک تێک دەچێتن. چۆن هەرێمی کوردستان زەرر دەکات لە دەستدانی و داهاتەوانیش زۆر داهات لە دەست دەدەن لە هەرێمی کوردستان ئەو 250,000 بەرمیلە و نیوەی داهاتی هەرێمی کوردستان و هەژمونیشان لەسەر هەرێمی کوردستان نامینێت. کەواتە بەرژەوەندی هاوبەش ڕێکەوتنەوە ڕێک نەکەوتن
هیچ کەسێک لێ سوودمەند نابێت بە تایبەتی حکوومەتی عراقی ڕەنگە چەند فراکسیۆنێک بەرژەوەندیان هەبێت و وەکو هەڵمەتی پێشوەختی هەڵبژاردن بەکاری بین بەڵام وەکو حکوومەت نەحکوومەتی عراقی نەحکوومەتی هەرێمی کوردستان سوودمەند نابن لە هەبوونی ناکۆچی و ڕێکنەکەوتن لەسەر بودجەی گشتی عراق و بەشە پشت هەرێمی کوردستانیش.